ئێمە بەرنامەی چاکسازیمان ڕاگەاندووە وەکو حکوومەت بەرنامەی چاکسازیشمان هەمە جۆرە بەرنامەی کورتخایەنمان هەبووە و ئێستا خەریکی نەگوازینەوە بۆ بەرنامەی درێژخایەن بەرنامە درێژخایەنەکە چییە بەرنامەی درێژخایەن پیاچوونەوەی بە سیستمی حکومڕانی لە کوردستان ئێمە تاکو پیان نەچینەوە بە سیستمی حکومڕانی بە شێوازی حکومڕانی بە شێوازی مامەڵەکردنی داهاتەکانی هەرێمی کوردستان بە شێوازی گەیاندنی ئەو زانیاریانەی کە حەقن بگات بە هاوڵاتی ئێمە ڕەنگ بێت نەتوانین ببین بە خاوەن حکومڕانیەکی دروست ئێمە ئەمانەمان ڕاگەیاندووە ئێستا لە کەرتی کارەبایە پیاچوونەوە بە سیستمی کارەباکەین بە سیستمی سیاسەتی کارەباکەین بۆەوەی حکوومەت بکشێنینەوە لە کەرتی کارەبا و دەرفەتێکی زیاتر بدەین بە کەرتی تایبەت بۆ ئەوەی خزمەتێکی باشتر لە کارەبا گەێنرێت بە هاوڵاتی دەستمان کردووە بە پرۆسی تۆمارکردنی موچەخۆری هەرێمی کوردستان بەم پرۆسەیە دوسێ جاریش وتومە ئەم پرۆسەیەکی درێژخایەنە بەڵام بەشێکی زۆری کێشەکانی پەیوەندیدارن بە موچە مان بۆ ڕوونەبێت و بۆمان چارەسەری شەکرێت ئەم کێشانە کێشەی گەورن کێشەیەک نین بە ڕۆژێکیان دوان چارەسەرکرد بەس دەستمان پێی کردووە هەنگاومان بۆ ناوە پرۆسەی شەفافترکردنی نەوت و گاز و داهاتەکانی نەوت و گاز دەستمان پێی کردووە کۆمپانیەکان دەستیشان کراون کە وردبینیەکەن جیهەتی سێهەم عالەمی بەناوبانگ کە بێن وردبینی لە پرۆسەی داهاتی نەوت بکەن و لە پرۆسەی چۆنیەتی بەکارهێنانی ئەو داهاتە بکەن ئەمە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر گرنگە کە ئەمڕۆ تاکە سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان سەرچاوی داهاتی نەوتە بەرنامەی بانکی دووەلیش هەیە کە ڕاگەیاندرا کە هەمە جۆرە کە چۆن ئێمە بتوانین اقتصادی کوردستان بگوازینەوە لە اقتصادێک کە تاکە سەرچاوی داهاتەکەی نەوتە بۆ ئەوەی بتوانین کشت و کاڵ بژێنینەوە بتوانین گەشت و گوزار بژێنینەوە بتوانین سناعات ببێ بە کەرتێک کە خەڵک تاعین کات نەک حکوومەت بۆی ئەم بەرنامانە ئەوەی کە ئەم هەموو ساڵ لە دوای ساڵ خراپتر بوونە باوەڕ ناکەم بە ڕۆژێکیان دوان چارەسەر بکرد من گەشتبینم لەوەی کە ئەو بەرنامەی کە دەستمان پێی کردووە بەرنمێکی دروستە و بەرهەمی شێبێ و سەوزایەکەشیە بینن